پێویستە لە 2 ساعت جارێک دەستمان بشوین بە سابوون و ئاوی گەرم و نەچینە زەری زۆر قەڵەباڵغ لە شوێنە گشتەکان دەست لە مەحەجەرە و ئەوانە نەدەین و هاوکاری وەزارەتی تەندروستی و نەخۆشخانە ئەوانە بکەین مەسەڵەن یەکێک شی لێ دەکەین یانەوەتا لە ئیران گەڕاوەتەوە بە قاچاق یانەوەتا لە ئیران گەڕاوەتەوە فاسی بۆ نەکراوە ئەوانە هەمووی بە بەیانی پەیوەندیدار بڵێن. خۆپاراستنمان لە ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژی چەند جارێک زیاد لە چەند جارێک دەستشتن خۆپاراستن لەو شوێنە گشتیانە کەمتر بڕۆین ئەو شوێنە گشتیانە هەتا ماوەیەکە خۆڕاگرتن زۆر نەهاتنە دەرەوە لە ماڵەوە دەستکەش لە دەستکردن کە مامە ئەوانە هەمووی طبعاً سوودی زۆر زۆرە بۆ خۆپاراستن. بەتەکیدیش یعنی پارێزگاری لە خۆتان بکەن یان هەبەجددی چوونە دەرێ و شت پێویستە کەم بکرێتەوە تەحقیمات و دەمام کوشتی واش ماوەلە بکەن تۆزێک جددی بن لێ ینی دەمام کوشت بباستن چونە هەر جێیەک یعنی بە پاکوخایەنی بچن حتا پێتان دەکرێت خواردنی دەرێش کەم بکەنەوە.